سهیو درباز بون لسر کنترل کرنا شنگاله لیوی دمی هتانوکه چند فرمانگین حکومت جلای پارتین سیاسی و وقع بارگاه هاتینا بکارینان هیچ نهاتنا را دست کرن اود دمکه دایه کل 21 ماه 11 2015 به فرمی جلای انجمن پارێزگای نینەوەوە داخوازا چولکردنا وان فەرمانگەها هات بۆ kirin. یا پاشا و هەپاشا و پەکەکە ئەوان هەتان هۆی یەک ئیدارە سەلم نەکە هەفت مدیریاتی دەستێواندە هەفت دایرەت مەوەی دەستێواندەیە سەر بریارە پارێزگەها مووسڵ و محافظەی مووسڵجی و داخواز ئامەژی ئیدارێ و داخوازە خەڵکێشنگان ڕێزگرتن نەل داخواز ئامە کردە نەل بریارە محافظە مووسڵ کردە نەل محافظەی مووسڵ کردە بێنێرینا سەرروکێ ئەنجومەنێ ئێزدیان کە نزیکە لێ هێزن یەپەشێ و هەپەشێ شنگالێدا کە جارێ هێزوویە بەحەز جێبەردانا وان بارەگەیا بێکرن دیسا خوارێگەرجی نابینن لە هەمبەری خزمەتکردنا شنگالێ یعنی ئەو جهه دایرێت گرێدای حکوومەتە عێراقا مرکزیش خوا شنگال بەشێکش پارێزگا مووسڵە مووسڵجی گرێدای حکوومەتە مرکزیە کارن ئەف هێزین عسکەریەک و ئەو جهگرتی وێدەمێت تێدا بن هەتا هەنێکی ئارامی چێت بێ هەنێکی داعش دوورت کەوێ مالبات vegerihin wî demî malê hikûmetê herî hikûmetê jî ji layıqa ve cêgirê serokê encûmenê parêzgeha neynewa hebûna her hêzeka serbazî ji bilî pêşmergeyî lê nava tevaya şingalê da bê hêzên neyasayî dihejmêrît. قوات تركيا تدرب أبناء نينوى في معسكر زليكان دگل هاتنا هزا ترکیه بو ناحیه زیرکان جبو مشقتان حجد وطنی بغدا لهمی دنیای بلاف کر که او هزا درکیه بیر زمانیه ولات عراقی هاتیه بویه پکیکی جی هزا کاگیری دای ولات ترکیه یا درکیه نابید حکومت بغدا هری کارین مادی یان هری کاری کادم پیشکشی وان بکه ليس عراقي فبالتالي كيف تقبل بغداد بوجود هؤلاء في الأراضي العراقية وترتبط بهم وتدعمهم ماديا جمله روشهالات و باشور و روشاوا شنگال جالیه پیشمرگه و تپاراستن وکه سنتر شنگالجی بینرینا بشک زور ج شنگالیا کدوید ارکی هزن سیاسی پاراستنا در دورا شنگاله بید نگ ناوا سنتر باجره کارون علی روداو شنگال